سڵاوتان نەبێ بینەرانی شارپرێس. بەپەلە موچەی سەرجەم وەزارەتەکان دابەش دەکرێت. ئەم هەواڵە دوای 45 ڕۆژ چاوەڕوانی فەرمانبەران و مامۆستایان هات، حکوومەتی هەرێمی کوردستان هەواڵێکی بڵاو کردەوە کە دەڵێت دەست بە دابەشکردنی موچە دەکەین و موچەی سەرجەم فەرمانبەران دابەش دەکەین پێش جەژنی نەورۆز. و ئەم ڕۆژ لە هەواڵێکی دیکەدا حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت بۆ بەردەوامیدان بە دابەشکردنی موچە لە ڕۆژانی جەژنی نەورۆزیشدا بەردەوامە بین لە دابەشکردنی موچە. ئەمە لە کاتێکدا کە ڕۆژی پێنجشەممە کە دەست بە دابەشکردنی موچە کرا، دوای 45 ڕۆژ چاوەڕوانی فەرمانبەران لە وەزارەتی تەندروستیەوە دەست پێکرا، بەڵام بۆ ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 4 دوانیوەڕۆ دەست بە دابەشکردنی موچەکرا کە فەرمانبەران ڕۆشتبوونەوە. دوو ڕۆژ پشووی سەرجەم فەرمانبەران بۆ ڕۆژی هەینی ڕۆژی شەممە، دواتر ڕۆژی یەکشەممە موچەی وەزارەتێکی دیکە دابەشکرا، ئەویش بەنیوەیی کە موچەی ئەو وەزارەتانە بە تەواوی دابەش نەکرا و ئەمڕۆ دووشەمە جارێکی دیکە پشووی فەرمانبەران بوو. لە کاتێکدا کاڵا و شتومەک و پێداویستەکانی ڕۆژانەی هاوڵاتیان نرخەکانی زۆر بەرز بووتەوە و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەم جۆرە موچە دابەش دەکات. دەپرسین سەبارەت بە کێشە و گرفتی موچە لە هەرێمی کوردستاندا بۆچی بەم جۆرە دابەشەکرێت؟ ئایا کێشەی داهات هەیە یان نرخی نەوت کە بەم جۆرە بەرز بووتەوە؟ ئایا داهاتی نەوت ناگەڕێتەوە یان هۆکارەکەی چییە؟ لەگەڵ بەڕێز عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان گفتوگۆ دەکەین. مامۆستا عومەر سڵاوت دەبێم کاتت باش. سوپاس بۆ بەشداریکردن لە نووسینێکی بەڕێستانەوە دەست پێ دەکەم کە دەڵێ جیاوازی هەیە لە نێوان داهاتەکانی سەرۆکی حکوومەت ئەو داتایانی کە سەرۆکی حکوومەت باسی دەکات لەگەڵ ستافەکەیدا. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میێرەبان، سپاس کاگڕاون، سڵاو لە بینەرانی بەڕێزیش. طبعاً لە 18 2021 ستافێک لە ئەنجومەنی وەزیران هاتنە پەرلەمانی کوردستان بۆی دۆخی دارایی و ئابووری و دۆسیەی نەوت و ئەوانە ڕوونکەنەوە. وەزیری دارایی، وەزیری سامانە سروشتیەکان و دووسێ وەزیری کەش ئامادە بوون. ئەو ستافە ژمارەیەکیاندا بە پەرلەمانتاران و ڕای گشتی و خەڵکی کوردستان کە جیاوازە لەگەڵ ئەو ژمارەی کە سەرۆکی حکوومەت لەم ڕۆژانە باسی کرد. طبعاً تا ئێستش حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسان و ئەوانەی دەسەڵاتیانە شکێ بەسەر دۆسەی نەوتا کە ژمارەیەکی زۆر کەمن، تا ئێستش ناچنە ناو تەفاسیل و وردەکاری و زانیاری دروست و ئەو بابەتەی پەیوەندی بە شەفافێت و بەرپرسیارەتیەوە هەیە. هەر ڕقەمی گشتی ئەڵێن، لەو ڕقەمە گشتیەشا زانیاری دژبەیە گەڵێن. ئەو پێنج وەزیرە لەو کۆبوونەوەی پەرلەمانە وتیان لە 142 داهاتی نەوت ئەگەڕێتەوە خەزێنەی گشتی و بۆ موچە تەرخانەکرێ. سەرۆکی حکوومەت لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەیە لەم ڕۆژانە لە 3 مانگ بەستی بۆ بامەدەبوونی ژمارەیەک لە ڕۆژنامەنووسان وتی لە 141 داهاتی نەوت ئەگەڕێتەوە بۆ خەزێنی گشتی و بۆ موچە تەرخانەکرێ. لە 141 لەگەڵ لە 142 تەنها وەکو ژمارە نزیکن لەگەڵ یەک. ئەگەر ناکاتێ وردیەکەیتەوە بۆ پارە مەبلەغێکی گەورەیە. لە 141 لەگەڵ لە 142 بۆ داهاتی مانگێکی نەوت ئەگەر نەوت گریمان لەم مانگا بە $100 فرۆشتاوە، زیاتر نا و بەم دۆخەی ئێستاشەوە فەرقەکەی 7 ملیار دیناری. ئەم جیاوازیە بۆچی ئاگادار نین لە کاروباری یەکتری؟ جیاوازیەکە بەشێکە لەو ناشەفافەتی لە دۆسەی نەوتا هەیە و بە دڵنیاییەوە ئێمە کە لە نزیکەوە ئاگادارین دەیان و سەدان ڕەخنەی تری ئاوە ڕوبەڕووی پرۆسەی نەوت و دۆسەی نەوت دەکرێتەوە. هەر لەبەر ئەمەشە کە خەڵکی کوردستان ناڕازیە لەو فرۆشتنەی نەوت کە لە هەیە و هەر ئەمەشە کە بۆتە هۆی ئەوەی خەڵک لە کوردستانە لە سای نەوتان نەبێتە ئۆخەی نەکا و نەبەنزینی پێویستی دەستکەوێ بە نرخی گونجاو، ساڵی جارێکیش بەرمیلی نەوتی دەستکەوێ لەگەڵ بەڵێنەکانی خۆیانە نەیانتوانی نەوتەکانیش دابشکان نرخی نەوت جێگیرکەن بە 690 دینار وەک بەڵێنیاندا و لە موچەش تەنانەت نەتوانرێت ئەم نەوتە کە ڕۆژانە 440,000 بەرمی لە فرۆشتێ نەتوانرێت موچەی موچەخۆرانی پێم سۆگەر بکرێ. هۆکارەکەی ئەوەیە یاساکان جێبەجێ ناکرێت، سیستەم جێبەجێ ناکرێت، شەفاف نین و ئەنجومەنی باڵای هەرێمی نەوت و گاز ئەنجومەنێکە لە ناو چەند دەستێکی بچووکە و زانیاریەکانی بۆ خۆیان قۆڕەخەکەن لە کاتێکە نەوت مڵکی خەڵکە کە شتێک مڵکی خەڵک بوو. ئەم ستافێک لە حکوومەت یا لە دەسەڵات یا گروپێکی بچووک لە دەسەڵات بۆیان نییە بەتەنها قۆرخیکەن بۆ خۆیان زانیاریەکان گل بنەوە و ئەمە ئەگەر یەک شت هەڵی بگرێ ئەوەیەکە نەوت بۆ بەرژەوەندی تایبەتی بەکارهێنرێ. بەڵە بۆ بەرژەوەندی کۆمپانیەکانی بێگانەیە، بۆ بەرژەوەندی کۆمپانیەکانی ناوخۆیە، لەگەڵ ئەوەشە بڕێکی کەمی بۆ خەڵک
ئەچێتە گیرفانی خەڵکەوە کە ڕێژەکەی لە سا چلوویە. مامۆستا دوای 45 ڕۆژ لە دابشکردنی موچەی فەرمانبەران بەم جۆرەی کە باسمان کرد لە ڕۆژی پێنجشەممە سعات چواری دوانیوەڕۆ دەستکرا بە دابشکردنی موچە کە فەرمانبەران هەمیان ڕۆشت بوونەوە چەند فەرمانبەرێک نەبێت کە موچەیان وەرگرتووە و 2 ڕۆژ دواتر پشوو بووە ڕۆژی یەکشەمە موچە دابشکراوە ڕۆژی دووشەمە پشوو بووە. ئەمە هەواڵی دڵخۆشکەر و بە پەلی ئەوێت ناوەڵە ئەمە بەڕاستی عیبەیە چونکە حکوومەتە گەشتە ئەو خاڵە معنەوەی حکوومەت نییە و هەموو بنەماکانی کاری و ئەوەی پەیوەندیدارە بە بەرپرسیارەتی و مەسئولیەت و ئەمانەتداری و کارکردن بە یاسا و سیستەم و ئەوانەی لە دەست داوە و حکوومەتێکی لەو جۆرە گەشتۆتە لوتکەی شکست و بێ خۆی بۆ خۆی جوانترە یعنی بۆ خۆی باشترە ئەم کابینەیە بێتە پەرلەمان بڵێ خەڵکی کوردستان وەک چۆن متمانەتان بە ئێمەدا حکوومەت بەڕێوەبەرین نەمانتوانی ئیتر نەتانتوانی لەبەرەوەی بالفعل وایە داهاتەکان بەش ناکا کە هیچ ئەمە جێگەی باوەڕ نییەوە من ێستا ڕوونیەکەمەوە نەتانتوانی لەبەر ململانێ سیاسیەکانتان چونکە توانین حکوومەتی باش سەرۆک حکوومەتی باش جێگر سەرۆکی حکوومەتی باش ئەنجومەنی وەزیران ئەو حکوومەتە و ئەو خەڵکانن کە ئەتوانن جیاوازە سیاسیەکان وەلانێن خەڵک لە قۆناغێکەوە بەرن بۆ قۆناغێکی تر و برینەکان ساڕێژکەن ئەمان نەوەکو برینەکانیان ساڕێژ نەکرد برینەکانیان قۆڵ کردەوە و خوێیان پیا کردووە ئێستا کوردستان بێجگە لە کێشە ئابوووریەکان و داراییەکان و پەیوەندیدار بە سیستەم و حکومڕانێتی کێشەی سیاسیشی هەیە دوو حیزبی سیاسی ململانەکانیان گەشتوەتە کۆتا لوتکەی ناشرینی ناشەریفی لە ململانەیە بە جۆرێکە گەشتوەتەوە ئاستەی کە ئۆتۆمبیلی فریاکەوتنی نەخۆشخانەکان بەنزینی تیان نەمێنێ عیبە و شوورەییە حکومەتداری بگاتە ئەو ئاستە ململانەی سیاسی بگاتە ئەو ئاستە نەخۆش باجەکەی بە نەخۆش تاوانی چییە باجی دوو حیزبی سیاسی بە دوو سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت بە بۆیە بەڕاستی ئەم کابینەیە هەم لە ڕووی مەسئولیەتی قانونیەوە وەزیفی و دەوڵەتداریەوە هەم لە ڕووی سیاسیەوە شکستی هێناوە زۆر شەرەفمەندانەیە بێنە پەرلەمانی استیقالە بن و حکومەتێکی تر کاتی یا کاربەڕێکەر یاخود هەڵبژاردنێکی تر بکرێ تاوەکو کوردستان بچێتە دۆخێکی ترەوە چونکە لە ئێستەیە کاک ڕەوەند داهاتەکان بەو جۆرەی ئێمە لێکیانە دەینەوە وردیانەکەینەوە هەر کەسێک حاسیبێ بگرێ بەدەستیەوە ئێستا کە من و تۆ قسەکەین زۆر بەڕوونیە توانێ بزانێت کە بەڵە داهات لە هەرێمی کوردستانە هەیە و ئەوەی بۆتە هۆیەوەی کە موچە دواب بکەوێت دابش نەکرێت فەرمانگەکان پێشینەی ماگانەیان نەبێت و کێشەی دەرمان و کۆمپانیەکانی پاکردنەوە ئەوانە دروست بێ کێشەیەکی سیاسیە پەیوەندیدارە بە دوو حیزبی سیاسی دەسەڵاتدارەوە کە داهاتەکان لە پارێزگاکانەوە ناگەڕێنەوە خەزێنی گشتی بۆ خۆیانیان ئەبن بۆ خۆیانیان ئەدزن و ستەمێک لە میلەتە فەقیر و هەژارەیەکەن داهات لە نەوتەوە بە هەموو پێوەرێک ئێستا 700 ملیارە بە هەموو پێوەرێک بەو دۆخەی ئێستەوە بەو ناشەفافیەتەی ئێستەشەوە بەو ڕێژانەی سەرۆکی حکومە دەیڵێ کاکە هەر کەسێک خوێنەواری هەبێ ئەزانێت لە ساعت چلوویەکی $100 ئەگەر گریمان لە مانگی سەیە بە $100 نەوت فرۆشتا بێ کە زیاتر فرۆشتاوە لە ساعت چلوویەکی $100 $41 $41 زەربی ڕۆژانە بە پێی داهاتەکانی خۆیان 6 ملیارە
ڕسومات بە پێی داهاتەکانی خۆیان بەلای کەمەوە 100 ملیاری مانگانەیە هاوکاری هاوپەیمانانیش هەیە لەسەر تریلیۆن دینارەوە داهاتی هەرێمی کوردستان هەیە کەواتە هیچ کەسێک تۆزێ عاقڵ بێت تۆزێ هۆشمەند بێ و تۆزێ نیشتیمانیانە بیر بکاتەوە و تەنانەت ئەندام و لایەنگری یەکێتی و پارتیش بێ تێگا لەوەی لە کوردستانە شتێک نییە ناوی کێشەی دارایی و ئابووری بێ شتێک هەیە پەیوەندی بە سەرەتانی پارتی و یەکێتیەوە هەیە هەتا ئەو سەرەتان و شێرپەنجێ نەشتەرگەریەکی نیشتیمانیانە ژیرانەی بۆ نەکرێ کوردستان لەم دۆخە ئەمێنێتەوە باشە کە ئەتوانرێ موچە دابش بکرێت یعنی حکوومەت پێی خۆشە خۆپشاندان بکرێت بایکۆت بکرێت بۆچی موچە دابش ناکەن حکوومەت لە بنەمای ئەگەر حکوومەت وەکو حکوومەت تەسەڕوفکان نەخێر بەس ئەم دوو حیزبە سیاسیە دەسەڵاتدارە هەموو شتێکیان کردوتە قوربانی بەرژەوەندیە سیاسیەکانیان و ئەم ناکۆکی سیاسی کە ئێستا هەیەە مەسەلەن بۆ نمونە لە سلێمانی هەوڵە درێ فەرمانگەکان پەک بخرێ پارە لە بانکەکانانیە ئەم بەرهەمی دزی و گەندەڵیە هەر عیبە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بڵێ وەڵام من بەم جۆرە حکومەت دەڕوخێنم پیاوانە زۆر بەڕوونی لە لەلتێکی حکومەتا بەشدارە جێگری سەرۆکی حکومەتی لایە وەزیری پلاندانانی لایە وەزیری ڕۆشنبیری لایە ئەندامی ئەنجومەنی باڵای هەرێمی نەوت و گازە با بکشێتەوە لە حکوومەت زۆر پیاوانە ئیستیقالە با بێتە پەرلەمان وەزیرەکانی بکشێنێتەوە و حکوومەتەکە هەڵوەشێتەوە و حکوومەتێکی تر دروست بێتەوە ئایا باشتر نییە ئەوە چونکە تۆ کاتێک لە ڕووی سیاسیەوە گەیتە ئەنجامێک لەگەڵ هاوپەیمانەکەتا لە حکوومەت کە ناتەوێت بەردەوامی پێ بدەی ڕێوشوێنی یاسایی ئوسوڵی خۆی هەیە پەکخستنی فەرمانگە و پارە خەرج نەکردنی فەرمانگەکان و دەستخستنە ناو بانکەکانەوە ئەمە ڕێگەچارەی دروست نییە یعنی عیبەیە ئێستا لە سلێمانیا ئۆتۆمبیل ئیزعاف ئۆتۆمبیلی فریاکەوتن بنزینی تیانە بێ کۆمپانیای حیزبی و کەسی حیزبی بێت بڵێ وەڵام من ئەی تۆ لێکوێت بوو تۆ لێکوێت بوو بۆچی پارتی و یەکێتی پارەیان پێیە بۆچی حکوومەت پارەی پێ نییە خەڵک وشیارە تێگا بەڵام خەڵک کەی ئەم تێگەشتنەی خۆی ئەگۆڕێ بۆ مووقفێکی جددی مەدەنی شارستانی یان لە هەڵبژاردنێکە گسکێک لەم پۆخڵاواتە بدا بە جددی هەموو بەشداری بکەن لە دەنگدانە بێجگەیەکێت و پارتی هەر کەسێکی تر دەنگ پێ بن و بیان لە پێشەوە زۆر باشترە زۆر قازانجە لە کوردستان ئەوە 30 ساڵ تاقیکرانەوە دوو حیزبی سیاسی دەسەڵاتدار دوای 30 ساڵ لە ئەزمموی حکوومەتداریان کاگڕەوەند ئێستا من و تۆ بەرەو یادی 16 سێ ئەچین ئەمڕۆ 14 سێیە دوای 30 ساڵ لە ئەزمموی حکومڕانیان دوای 34 ساڵ لە کیمیابارانی هەڵەبجە 250 برینداری هەڵەبجە بەدەست ئێش و ئازارەکانیانەوە ئەناڵێنن حکوومەتێک نەتوانێت بریندارێکی چەکی کیمیایی بنێرێتە ئێران بنێرێتە ئەڵمانیا چارەسەری بۆ بکە ئەمە حکوومەت نییە ئەمە نابێ بمێنێتەوە حکوومەتێک نەتوانێت هێشتا پرۆسەی پێدانی زەوی بە کەسوکاری شەهیدان لە هەڵەبجە بگەێنێتە کۆتایی ئەمە حکوومەت نییە دوای 30 ساڵ حکوومەتێک نەتوانێت ساڕێژی برینی کەسوکاری شەهید بکە حکوومەت نییە حکوومەتێک نەتوانێت پارەی کۆمپانیای پاکردنەوە بدا هاوڵاتیەک تەمەنی 56 ساڵ بێ لە هەموو ئەم سەروەت و سامانەی هەرێمی کوردستانە هەیە تەنها خاوەنی 300,000 بێ لە کۆمپانیایەکی پاکەرەوە 3 مانگیش بێ پێی نەدرابێ ئەمە پێی ناوترێ حکوومەت بەڕاستی من نازانم یعنی خەڵک کەی ئەگاتە ئەم وشیاریە تێگا یعنی ئەگەر ئێمە لەسەر حەق نین ئەگەر زانیاریەکانی ئێمە دروست نییە ئەگەر بە 100 بەڵگە نەمان سەلمان بە واقعی چونکە ئێمە بۆچوونی سیاسی نییە من ئێڵم کاگڕۆند ئەمە بۆچوونێکی پیشەیانەیە و من شارەزاییشم هەیە لە دارایی و ئابووری چ شارەزایی زانستی چ ئەزمموی کردداری و ئێستا ژەندامی لیژنەی داراییم لە پەرلەمان ئەزانم ئێستا گەشتوینەتە نوقتەی کۆتایی لە شێوازی بەڕێوەبردنە ئەم شێوازی بەڕێوەبردنە شایستەی بەردەوامی نییە ئێمە حەزەکەین خۆیان بگۆڕن حەزەکەین داهاتەکان بگەڕێنەوە خەزێنەی گشتی ئەو داهاتانی لە کوردستانە هەن بۆ بەرژەوەندی گشتی بەکاربێننەوە حیزب بەمە ئەگەشێتەوە حیزب بەمە دروستە بێ بەس دیارە ئەم دوو حیزبە سیاسیە دەسەڵاتدارە پێیان وانە پێیان وایە قاسەکانی خۆیان پڕ بن قاسەی میلەت خاڵی بێ ئاوا ئەمێننەوە چارەسەر چییە پێتان وایە خۆپشاندان چارەسەر بێ لەبەروی لە ساڵانی ڕابردووە خۆپشاندانمان بینی بەتەقەکردن خۆپشاندانەکە کۆتایی پێهات و هیچ ئەنجامێکی نەبوو و مناڵی فەقیر و هەژار بریندار بوون شەهید بوون ئەنجامێکیشی نەبوو کاگڕۆن هەموو وەسیلەیەکی مەدەنی چارەسەرە هەموو وەسیلەیەکی مەدەنی چونکە تۆ بۆ گۆڕانکاری ڕیشەیی دوو ڕێگەت هەیە
ڕێگەی یەکەم ڕێگەی ئینقیلاب و شەڕ و چەک و ئەوانەیە کە بەرهەمەکەی هەر چەک و ئاژا و شەڕ و ئینقیلابە، ئەمە تاقی کراوەتەوە لە وڵاتان. ڕێگەی دووەم ڕێگەی ئاشتی و مەدەنیانە و شارستانیانەیە. ئەم ڕێگەیان ئەگەر یەکدەنگ و یەکدەستبین بەیەکەوە و ئەگەر میلەت هەمووی تیا بەشداری بکە، کاگڕەوە ناکرێت تۆ بچی بۆ خۆپشاندان لە بەرەوەی موچەکە دواکەوتووە، من لە بەرەوەی موچەکەم مەسەرەن دوکانێکم هەیە، کێشەی تۆ بە کێشەی خۆم نەزانم، من ژیانم باشە یا هاوڵاتیەک ژیانی باشە، کێشەی دراوسەکەی بە کێشەی خۆی نەزان. دەکاتێکم پەیوەندی بێکەوە هەیە، ئەمە پەیوەندی بە وڵاتەکەمانەوە هەیە، پەیوەندی بە ئایندەی میلەتەکەمانەوە هەیە. ئەوە تا تەماشاکە هەرێمی کوردستان ئێستا ڕوبەڕووی قەیرانێکی گەورە بۆتەوە. دۆسیەی نەود لە بەغداوە دوای ئەو بڕیارە دۆسیەی بوون و نەبوونی ئایندەی هەرێمی کوردستانە. یعنی ئیتر بێ هەڵوێستی لە هیچ کەس بە قازانج ناشکێتەوە و بە دڵنیاییەوە هیچ کەس لە کوردستانە پارێزراو نابێت لە ئەنجامی هەڵسوکەوتی ئەم دوو حیزبە سیاسیە و ئەم شێوازە حکومڕانیە و ئایندەی خۆی و مناڵی من و هەموو کەسێک لە کوردستانە و بەستەی بڕیاری ئێستای حکومەتداری و دەوڵەتداریە. و ئەگەر نقطەیەکی کۆتاییدانەنرێ یا چاکسازیەکی ڕێشەیی بکەن لەناو خۆ داهاتەکان گەڕێنەوە خەزێنی گشتی بە ڕێگەی شەفافیە تا بڕۆن، یاسا جێبەجێ بکەن، حکومەت بێ و حیزب بێ، لەگەڵ بەغدا بگەونە ڕێکەوتن. ئەمە ڕێگەیەکە یاخود نەکرد کۆتایی پێبێنن و خەڵکیش ئەتوانێت خەڵک ئەبێ یەکدەست بێ بەیەکەوە بە ڕێگەیەکی ئاشتیانە مەدەنیانە، یان لە ئینتیخاباتێکە ئەمە دەرفەتە ئەو ئینتیخابات نزیک بۆتەوە یا هەرەکرێت دوجار میلەت بەیەکەوە خۆی هەموو یەک هەڵوێست بێ، یەک ڕێئی بدا، بەیەکەوە دژی یەکێتی و پارتی دەنگ بدا. ئەوە ڕێگەیەکە. ڕێگەیەکی تر بە خۆپشاندان بە هەموو وەسیلەیەکی ناڕزایی دەربڕین، ناڕزایی خۆی دەربڕێ. بەداخەوە تا ئێستا ژێندە بەرپرسی دوو حیزبی سیاسی دەسەڵاتدار یەنە ناو بازار خەڵک سێڵفیان لەگەڵەکرێ. باشە ئێمە خۆمان مانوەکەین بۆ کێمانە کاگڕەوە؟ ڕاستە بۆ خۆمانە، بۆ ویژدانی خۆمانە، یعنی ئەرکێکی یاسایی خۆمان جێبەجێەکەین. بەڵام لە ڕاستیە گۆڕینی ئەم ڕژێمە ئەم شێوازی حکومڕانیە تەنها ئەرکی کۆمەڵ نییە، تەنها ئەرکی پەرلەمەنتاری کۆمەڵ نییە، تەنها ئەرکی خەڵکێکی تری ئۆپۆسیۆنی، ئەرکی هەموو کەسێکە، هەموو هاوڵاتیەکە لە کوردستانە. و بەڵێ هێندێک جار بەداخە خۆپشاندانەکان ئەزمموی خراپیان لێکۆتوتەوە تەق و شەڕ و ئەوانش بەشێکی گەورەی دەستی هەر حیزبەکانی دەسەڵات خۆیانی تایە. بە بڕوای من ئەگەر خەڵک یەکدەنگ بۆ نمونە کۆتا خۆپشاندانی گەنجانی زانکۆ بوو بزانە یەک وێنەی گەورەیان پیشاندا هەموو بەیەکەوە حکوومەت و دەسەڵاتیان ناچار کرد، تەنانەت ئەو پارانشیان کە زیویانە بیەنەوە بۆیان خەرجکەن. اینجا بێجگەلەوەی حکوومەتیش بەڕسمی دەرماڵی بۆ خەرجکردن. بۆیە کاتێک خەڵک یەکدەنگ بە یەکدەست بێ ئەوان لاوازن، ئەوان بچووکن، خۆی قووەت لە خەڵکەوەیە، لە بنەمایە هێز و دەسەڵات لە خەڵکەوەیە. و ئەگەر ئەوان پاسەوانێکشیان لەگەڵ بێ پاسەوانەکەش بەشێکە لە میلەتە. بۆیە اختیار لە بینی دەسەڵاتە چاکسازی گۆڕانکاری بەڵێندانە بەوەی کە لەمە و دوا ڕازگۆ بێ لەگەڵ میلەتە و لە میلەتیشا بە هەمان شێوە یەکدەسی، یەکدەنگی، یەکڕیزی، خۆیەکخستنی هێزەکانی ئۆپۆسیۆن هەمووی ڕۆڵی هەیە و کەس لە شوێنی خۆیەوە وا نەزانێ کە ئەمە پەیوەندی بۆەوە نییە. ژیان لە کوردستانە پەیوەندی بۆ هەیە، دۆسیەی نەوت پەیوەندی بۆ هەیە، دزینی پارەی بانکەکان پەیوەندی بۆ هەیە، شەفافیت پەیوەندی بۆ هەیە، پەیوەندی بە مناڵەکانیەوە هەیە، پەیوەندی بە هەمومانەوە. بەڵێ سلێمانی بۆچی زیاتر باجی ئەم دۆخەیات؟ لە سلێمانی پارەی پەنزین بۆ ئیسعافەکان سەرف ناکرێ، پارەی دەرمان بۆ نەخۆشخانەکان سەرف ناکرێ، تەنانەت کە ئاگاتە ئەوەی ئاودانی باخچەکان و ئەوەیتە بەرەو بەهار و هاوی نەڕووین باخچە و بلوارەکانی سلێمانی پارە بۆ ئاویانی ئەوەش سەرف ناکرێت، پارە بۆ فرێدانی خۆڵ و خەشاک سەرف ناکرێت. بوو بە سلێمانی ئەوەی لە سلێمانی هەیە دوو جار باج ئەدا و دوو جار باجی گەندەڵی و پەخڵەوات و دزی و خراپی دەسەڵاتەیە. جارێکیان هەر کۆی سیستەمەکە و حکوومەتەکە و ناشەفافیەت و خراپی ئیدارەدان هەی هەردوو حیزبەکە، جارێکی تریش هی حیزبی دووەمیان کە یەکێتی نیشتیمانی و بەرپرسیارە. ڕاستە و خۆ کا قوبات تاڵبانی کە جێگری سەرۆکی حکوومەتە بەرپرسیارە لەو دۆخەی لە سلێمانیا هەیە. طبعاً من بۆچی وا ئەڵێم لەبەر ئەم هۆکارانە داهاتی ناوخۆی پارێزگاکان، گومرگ، باج، ڕسومات، ئەمە ناگەڕێتەوە خەزێنی گشتی. هی سلێمانی ناچێت بۆ هەولێر، هی سلێمانی هەر لە سلێمانی ئامێنێتەوە. چۆن ڕێککەوتون با بڵێن ئیدارەی بدەن بەم جۆرە؟ بڕێکی بۆ موچە، بۆ خەرجکردن بۆ موچە
مەسەڵەن تا ئێستا لە سلێمانی نزیکەی 7 ملیارێک بووە. لە دوای 7 ملیارەوە بۆ نەسرەی فەرمانگەکان، بۆ بەگەڕخستنی خزمەتگوزاریەکان، پارەی کۆمپانیاکان، نەخۆشخانەکان و ئەوانە. بۆیە ئێستا ئەو کەسانەی بەرپرسیارن لە دۆخی سلێمانی ئەبێ وەڵامی خەڵک بدەنەوە. پارەی گومرگەکان چی لێت؟ پارەی باج و ڕسومات چی لێت؟ پارەی ئایا پارەی دایرێ هاتوچۆ لە سلێمانی و لە گەرمیان و هەڵەبجە ئەوانە بڕێکی کەمە؟ ئایا پارەی باشماخ و پەروێزخان و مەرزی کێلێ ئەمانە بڕێکی کەمە؟ ئایا پارەی گومرگ لە ناوخۆی سلێمانی و باج و ڕسومات بڕێکی کەمە و تەنها بەشی موچە ئەکا و هیچی نامێنێتەوە بۆ فەرمانگەکان؟ بێگومانێ مازانین نەخێر لە ساڵی 3 مانگ 4 مانگی سەرەتای ساڵی 2021 پارەی ناوخۆ لە سلێمانیا 160 ملیار بەشداری کردووە لە پێدانی موچە. 160 ملیار ناقص 7 ملیار 90 ملیارەکەی تری چی لێ هات؟ 90 ملیار زۆر زیاترە لە پێویستیەکانی ناوخۆی سلێمانی. ئەبێت بەرپرسان لە سلێمانی ئەم وەڵامە بدەنەوە. بۆیە نەخێر ئەوەی کە لە مەسەلەن لە سلێمانی ئەم کێشانە هەن هەر پەیوەندی بە حکومڕانیەوە هەیە و لە ناوێت جێگری سەرۆکی حکوومەت. ئەوەی لە دۆهۆک کێشە هەیە و هەژارترین پارێزگای کوردستانە و بێکارترین پارێزگای کوردستانە هەر پەیوەندی بە حکومڕانی و سەرۆکی حکوومەت. چاوەڕێی خراپتر بۆ سلێمانی ئەکرێت لە کاتێکا پارەی خۆڵ و خاشەک سەرف ناکرێت یان پارەی بنزین بۆ ئیزعافەکان سەرف ناکرێت، پارەی دەرمان بەرپرسی حیزبێک یان کۆمپانیایەکێت دەستی هاوکاری درێژەکە. خۆی خراپتر لەمە نییە کاکڕۆن بەڕاستی، یعنی خراپتر لەوە مەگە بێن یەک لە هاوڵاتیان لە ماڵەوە یعنی یەکی لەگەڵ ڕێزمە فەلاقەشمانکەن، لەوە زیاتر چیمان لێەکەن، موچەیە نایدەن و پارەی خزمەتگوزاریە خەرجی ناکەن و نیوەچەڵ خەرجیەکەن و پارەی نەخۆشخانە و پارەی فەرمانگەکان و بۆیە لەمە زیاتر خراپتر نییە. یعنی ئێستا تۆ ئێمە لە مانگی سیین 14 سێ هێشتا موچەی 1 وەزارەت دابش کراوە و نەکراوە. کەی موچەی مانگی 2 تەواوەکان؟ ئەی کەی موچەی مانگی سێدان؟ باشە لە داهاتی مانگی سێ موچەی مانگی 2 ئەدرێ؟ بەڵێ پرسیاری ئەو کەم ئێستا ئێمە بەم جۆرە موچە دابەشەکرێت ئەوە لە 25 مانگ نزیکە بینەوە، لە 25 سێ نزیکە بینەوە، وادی دابشکردنی موچەی مانگی سێت. ئەو کاتە حکوومەت چۆن موچە دابەشەکە لە کاتێکە ئێستا بەم جۆرە موچە دابەشەکرێت؟ ئەمە قسەکە خەڵگە بێ وەڵامی ئەم پرسیارە باتەوە. ئەم حکوومەتە لە کاتی هەڵبژاردنەکانە هەمومان بیرمانە، بەڵێنیاندا پاشەکەوتی موچە بگەڕێنەوە، بەڵێنیاندا حساب بانکیەک بۆ موچەخۆران بکەنەوە، ئەو پارانەی لایەنە لەگەڵ ئەو پارانەی خەڵک لای حکوومەتە بە یەکەوە مەقاسەی پێ بکەن لە بریە خەرجی بکەن، ئەوەشیان نەکرد. بەڵێنیاندا چاکسازی بکەن نیان کرد، بەڵێنیاندا دەجار بەڵێنیاندا کە موچە لە 25 مانگ دەست پێ بکاو لە یەکی مانگ کۆتایی پێبن نیان کرد. کەواتە حکوومەت لە سادەترین بەڵێنەکانی خۆیان فەشەلی هێنا، شکستی خوارد و خەڵک لەسەر ئەم فەشەل و شکستە بێ لێ پرسینەوە لە حکوومەتکە و پەرلەمان ئەگەر قرار بێت پەرلەمانتار ڕازگۆ بێت لەگەڵ سوێندەکەی بەڕاستیە بێ ئێستا بە فراکسیۆنی ئۆپۆسیۆن و دەسەڵاتەوە وەزیر و حکوومەت بانکاتە پەرلەمان لەسەر ئەم دۆخەی کە ئێستای هەرێمی کوردستانی تایەتی محاسبە کەواتە سەرۆکاتی پەرلەمان بۆ ئەوە سەرۆکاتی پەرلەمان بەڕاستی بۆتە پارێزەری دەسەڵات، بۆتە پارێزەری سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ زۆرینەی پەرلەمانی بوونەتە درعێک، بوونەتە پارێزەری حکوومەت و وەزیرەکان بەداخەوە، یعنی ئەمە هۆکارەکەی ڕوونە. بەڵێ ینی بەدەر لەم هەموو شتانی کە باسمان کرد پرۆسی پەروەردە لە 2 پارێزگا و لە 2 ئیداری سربەخۆیە ڕاگیراوە، بەڵام نەک حکوومەتی هەرێمی کوردستان هیچی لەبارەوە ناڵێت. وەزیری پەروەردەش بۆ 2 هەفتەیە کە پرۆسی پەروەردە ڕاگیراوە هیچ لێدوانێکی لەو بارەیەوە نییە. هۆکاری ئەمە چییە؟ خۆی کاگ ڕەوەند گرنگ نییە بەلایەنەوە پرۆسی پەروەردە ڕابگیرە لە 2 پارێزگایە؟ خۆی پەروەردە لە نەخۆش لە ژیانی نەخۆش گرنگتر نییە بەڕاستی. تۆ تەماشاکە هاوڵاتیەکی نەخۆش لە سلێمانیا لە هەولێر یاد لە دۆک ئێستا ڕووبکاتە هەر نەخۆشخانەیەک بێجگەلەوەی بە ناوی سیستەمێک بە ناوی سیمی پراڤێتەوە نەخۆشخانە حکوومیەکانیان کردوتە نەخۆشخانەی تایبەت و بڕێک پارە کە نزیک بۆتەوە لە هێندێ نەخۆشخانەی تایبەت پارە وەرەگرن. باشە هاوڵاتیەک لەکوێ بوو 700,000 بدا بە نەشتەرگەری لە نەخۆشخانەیەکی تایبەت؟ هاوڵاتیەک لەکوێ بوو کە لە کوردستانە هیچ پارەیەک بە بێکاری نادرێ، هیچ پارێک بە هەژارەکان نادرێ؟ ئەو هاوڵاتیانیش داهاتیان دیاری کراوە. مەسەلەن فەرمانبەرمان هەیە 265,000 موچەیەتی، خاننشین هەیە 220,000 موچەیەتی. تۆ لە یەک نەشتەرگەری 700,000 لێ وەرەگری
لە نەخۆشخانەی حکومیشە بەڕاستی ئەمە حکومەتداری پێ ناڵێن باشە حکوومەتێک لە ئاست ژیانی نەخۆش و سەلامەتی نەخۆش و چارەسەری نەخۆشا بێ چۆنی چاوەڕێ لێ بکەین لە ئاست سیستمی پەروەردە و خەمی نەوەکانی ئایندەی هەبێ هەموو پەیوەستە بەیەکەوە ئەم کێشانە و هەر هەمووشیان دەرخەری ئەو ڕاستیان کە ئیتر شێوازێک بە ناوی حکومەت و حکومڕانێتی یەکێتی و پارتی کۆتایی هاتووە قابلیەتی ئەوەیان نییە چاک بن یعنی من ئومێد دەکەم چاک بن من هیوادارم وەکو هاوڵات ئەگەر وەکو هاوڵاتیەک بیرکەمەوە وەکو سیاسیەک و پەرلەمانتارێک بیر نەکەمەوە وەکو هاوڵاتیەک بیرکەمەوە حەزەکەم ئەم شەو خەوتم سبەینێ هەستام ئەم دوو حیزبە سیاسیە دەسەڵاتدارە بەیەکەوە دەستیان کرد بێتە ملیەک و بەڵێنیان بە خەڵک دابێ بەخوای خۆیان دابێ لەمە دوا ڕازگۆ بن هیچ نەبێ لەمە دوا دزی لە میلەت ناکەن هیچ ڕووناکیەک هەیە ینی ئەو شتێکی واڕووبات زەحمەتە چونکە ئەوە نزیکەی 30 ساڵ ئەزمون کرا سێ دەیە ئێمە سێ ئەگەر دابەشیکەین ئەو 30 ساڵە دۆخی ئابووری و دارایی کوردستان بەسەر سێ دەیە لە 10 ساڵی یەکەمە ئەمان شەڕیان کرد بەیەکەوە و سپاس بەخوا کە ئێستا شەڕی ناوخۆ کۆتایی هاتووە و چەکەکان ڕوو لە براکان ناکەن ئیشەڵا کوردستان ناگەڕێتەوە ئەو دۆخە و هەموو لایەک ئەزمموی لەو ئەزمونە خراپە ناشرینە وەرگرت بێ بەڵام دوو ئیداری هەر نەماوە بەڵە دوو ئیدارەی ماوە لە 10 ساڵی یەکەمە باسی ژیان و پێشخستن و بوژانەوە و خۆشگوزارانی خەڵک هەر نەبوو ئێمە خەڵک خواخوای بوو کۆتایی بە شەڕ بێ ئەوە 10 ساڵی یەکەم 10 ساڵی دووەم لە 2003 تا 2013 لە بەغداوە پارە ئەهات پارەکە ئەگەرچی دزی و گەندەڵی و پۆخڵاواتیش هەبوو بەڵام تا ڕادەیەک ژیانی خەڵک باش بوو موچە ئەدرا سلفەی زەواج هەبوو هی عقار هەبوو تەنانەت قەرزی گەشت و گوزار هەبوو پرۆژێ گەشت و گوزاری کشت و کاڵی هەبوو یعنی بێجگە لەوەی کە گەندەڵی و پۆخڵاواتیش بڕێکی بەهەدەرەدا بەڵام باش بوو چونکە پارەکە لە بەغداوە هات دیار بوو بڕێکێ چۆ ژیانی خەڵک و گیرفانی خەڵکەوە هێندێ پرۆژەشی پێکرا لە 10 ساڵی سێمە لە 2013 بە دواوە تا 2022 دیسان کەوتینەوە دەست هەردوو حیزبی سیاسی دەسەڵاتدار و حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتی ئابووری سەربەخۆ ئەمە ئەنجامەکەی بوو ئەنجامەکەی بەکوێ گەشت ئێستا هەرێمی کوردستان نزیکەی 30 میلیارد دلار قەرزارە 6 ساڵە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران وەساوە یاسای بودجەت نییە هیچ شەفافیەتێک نییە لە دۆسیی نەوتا شەفافیەت نییە و 600,000 بێکار هەیە 400,000 لەو بێکارانە گەنجی تەمەن 16 بۆ 22 ساڵن هیچ هاوکاریەک بۆ بێکار و بۆ بێکاران نییە هیچ هاوکاریەک بۆ ئەو کەسانە نییە چنە پرۆسی هاوسەرگیریەوە گەنجانە هیچ هاوکاریەک بۆ کردنەوەی یەکەی نیشتەجێبوون نییە هیچ هاوکاریەک بۆ ژیانێکی باشتری کەسوکاری شەهید نییە جینۆساید نییە تەواو یعنی لەمە زیاتر مامۆستا بپرسم ڕێفراندۆم کرا بۆ سەربەخۆیی هەرێمی کوردستان بۆ سەربەخۆیی کوردستان ئەو کاتە بانگەشەیەوە کرا کە ئیتر هەرێمی کوردستان پێویستی بە بەغدا نییە وا تەعامل لەگەڵ بەغدایە بکرێت کە وەکو دراوسەیەک بەڵام ئەم دۆخەی کە ئێستا هەرێمی کوردستانی تێدایە ئەگەر سەربەخۆیەکە بکرایە چیمان لێ هەبوو لە ڕاستیە کاگڕەوەند لە خودی خۆیە ئابووری سەربەخۆ خراپ نییە لە یەکشتی تر لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە وتارەکەی باسیەوەی کرد بەغدا پارە نانێرێ بۆی ئێمە ناتوانین موچە دابش بکەین ئەگەر سەربەخۆیی بکرایە ئەو ئەژڵێت ئێمە ناچینە بەغدا سوال ناکەین بۆ ئەوەی کە مانگانە بچینە بەغدا دوای پارە لە بەغدا بکەین بۆ موچە خۆرە سەرۆکی باشە و سەرۆکەی سوال بۆ میلەتەکەیەکە عیب نییە ئەگەر کەسێک پێی عیبە سوال بۆ میلەتەکەی بکە بچێتەوە ماڵەوە نەیکە بەڵام کاتێک کە تۆ سەرۆک بووی مەسئولیەتە لەسەر شان بوو ئەبێ بیر لە ژیانی خۆت نەکەیتەوە ژیانی خۆتان شاهانەیە هەردوو حیزبی دەسەڵات گەورە بەرپرسەکانیان گەورە مەسئولەکانیان بڕیار بەدەستەکانیان ژیانیان شاهانەیە هەموو شتێکیان باشە طبعاً بیریان لای نەخۆش و لای فەقیر و لای هەژار و لای کەمەندام و لای خان پێداویستی تایبەت و لای ژینگە پارێزان و لای موچەخۆ خانەنشینێک نییە 220,000 وەرەگرێ بۆیە ئەگەر بۆ جۆرە بیرەکاتەوە بەڵە کاتێک کە خۆی ژیانی باشە محتاج نییە بۆی سوالکە بەڵام لە ڕاستیا سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت وەزیرەکان و حیزبەکانی دەسەڵات ئەبێ سوالکەر بن بۆ میلەت ئەگەر قبوڵی سوالکردنیان نییە بۆ میلەت واز بێنن تەسلیمی کەنەوە بەجێ بێڵن با خەڵکێکی تر بێ بزانێت چۆن میلەتەکە بەخێوەکە بەخێوەکە لە بنەمایە کاگڕەوەند ئابووری سەربەخۆ خراپ نییە بەڵام کاتێ ئابووری سەربەخۆ لەگەڵ یا دزی و گەندەڵیش هەبێ
خراپە نەتیجەکەی ئەوەیە کە میلەت پێ بەخێو ناکرێت ئەگەر دۆسینەوە شەفاف بێ ئەگەر داهاتەکانی گومرگ و باج و ڕسومات هەمویان بگەڕێنەوە خەزێنەی گشتی و ئەگەر کۆمپانیاکاری نەبێ قۆرەخکاری نەبێ گەندەڵی نەبێ وەڵا کوردستان یەک عیبی نییە ئابوووریەکەی سربەخۆ بێ یا سربەخۆ نەبێ یەک کێشەمان نییە و ژیانی خەڵکلانی کام کێشە سەرەکیەکان چارەسەرە بن پرۆژەکانیش بەگەڕەخرێنەوە بەڵام کاتێک گەندەڵی هەبێ و پۆخڵەوا دەبێ و قۆرەخکاری هەبێ و کۆمپانیاکاری هەبێ و بتەوێ حیزبەکەشت بژێنی و حیزبەکەشە تێرکەیت و حساب بانکی مەسئولەکانیش لە وڵاتان پڕکەیت وڵا ئابووری سربەخۆ بەشی ناکا وڵا دەوڵەت بی و دەوڵەت نەبی بەشێ ناکا لەگەڵ بەقا پارەت بۆ بنێرە یا بۆت نەنێرە بەشێ ناکا بەراوردەکە ئەمەیە مامۆستا گۆتا پرسیارم سەرنجی بەڕێستان لەبارەی هێرشە مشکەکەی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان و شاری هەولێر لە کاتێکە ئێران نەڵێت ئەمە تەنها سەرەتایە ئایا چی چاوەڕی هەرێمی کوردستان دەکات دوو بوعدی هەیە دوو بواری هەیە بوارێکیان ئەمە دەستدرێژیە بەڕاستی ئێران بیکا تورکیا بیکا سووریا بیکا هەر وڵاتێک بیکا سەرخاکی هەرێمی کوردستان سەرخاکی عێراق ئەمە پێشێلکاری سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستانە و ئەمە دەستدرێژیە و بەڕاستی کارێکی هەڵی کوشندەیە و ئەنجامی باشیشی بۆ هیچ لایەنێک نابێ نەبوو هەرێمی کوردستان نەبوو وڵاتی ئێرانیش ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم پەیوەندی بە سیاسەتی بەڕێوەبردنەوە هەیە لە کوردستانە ئەبێ ئەوانەی نوێنەرایەتی سیاسی هەرێمی کوردستانەکان بیرکەنەوە لەوەی کە چۆن ئیدارەیان وڵاتە بدەن لە بریەوەی بێن ڕۆژاوا ڕازیکەن ئەمریکا ڕازیکەن با لەگەڵ ئێران وڵاتانی دەوروبەرە لە پێناو بەرژەوەندی میلەتەکەیانە لە پێناو ئەمن و ئاسایشیانە لە ناو خۆ جۆرێک سیاست نەکەن کە وڵاتان یعنی پاساویان دەستکەوێ بۆی دەستدرێژی بکەنە سەر خاکی هەرێمی کوردستان و دەستدرێژی هەر دەستدرێژیە ئێران بیکا تورکیا بیکاوە جاری یەکەمیش نییە تەبعاً سپاس بۆ خوا کە قوربانی لێ نەکەوتەوە ئەوەی پێرەشە و ئەگەر ناخۆ ئەو دەستدرێژیانەی تورکیا و پێشتر تۆپبارانی ئێران و تورکیا بۆ خاڵە سنووریەکان بۆ وڵاتیەکان بۆتە هۆی شەهید بوون بریندار بوون لە ناوچوونی گوندەکان باخ و بێستانەکان بێگومان هەرێمی کوردستان بەداخەوە لە سای حکوومەتێکی لاواز لە هەرێمی کوردستان و لە بەغدا سەروەریەکەی پێشێلێکرێ هۆکارەکەی یەک ئەمە دەستدرێژی وڵاتانە بۆ سەرخاکی عێراق و هەرێمی کوردستان دووەم هەڵەی بەڕێوەبردنە هەڵەی سیاسەتکردنە لە ناوخۆ و ئەبێت ئەوانەی کە ئیدارەی هەرێمی کوردستانەکەن نوێنەرایەتی هەرێمی کوردستانەکەن ئیتر بەهۆی ئەو دۆخی کە ئێستا هەیە ئەو واقعی کە ئێستا هەیە لە بەغدا و لە کوردستانیش بزانن چۆن سیاسەتەکەن تەماشا مەسەلەن وڵاتەکە نەکەیتە شوێنی گۆڕەپانی شەڕ و ململانەی زلێزەکان کە تۆ خۆت ناتوانانی بەرگری لە خۆتکەی نە عێراق و نە هەرێمی کوردستان توانای ئەوە نییە وەڵامی هیچ دەستدرێژێک بدەیتەوە و خەڵکیش ئەوەی ناوێ بەڕاستی ئەمن لە قازانجی نە میلەتانی عێراقا نە هەرێمی کوردستانە نە وڵاتی ئێران و نەگەلەکەشێتی لە ئێرانە گەلانی ئێران بۆیە ئەمە لە قازانجی کەس نییە یەکەم ئەوانە دەستدرێژین من بەڕاستی چاوەڕوانی ئەوە کەم کە هەم عێراق هەڵوێستیە بێ هەم هەرێمی کوردستان و ئەمەش کۆتایی بێت چ لە ئێرانەوە چ لە تورکیاوە لە هەر وڵاتێکەوە بێ و بێگانە هەر بێگانەیە ئەبێ ئەم هەرێمی کوردستان و عێراق پێکەوە گەلانی ئەم وڵاتە و ئەم هەرێمە بڕیاری چارەنووس و ئایندەمان بدەین کەس تەدەخل نەکا تەدەخل هەر تەدەخل ئەمریکا بیکە ئیسرائیل بیکە ئێران بیکە هەر کەسێ بیکە و ئەم عێراقا کە ئێستا بەیەکەوە لیکێنراوە بە زۆر و ئێمەیان بە زۆر لکانوە بە عێراقەوە بە ناچاری ئێستا ئێمە لە چوارچێوەی دەستوریەکە بەیەکەوەی خۆمان بڕیار لە چارەنووسی خۆمان بدەین کەس وامان لێ نەکات چارەنووسمان بگۆڕین و سیاسەتی عاقڵانەی دیبلۆماسی چ لە ناوخۆ چ لە دەرەوە ئەوەیە لەگەڵ وڵاتانی دراوسێ پەیوەندێکی باش هەبێ بۆی پاساویان دەست نەکەوێت بۆ دەستدرێژ سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ بەڕێز عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بینەرانیشمان کە تا ئێستا بینەرمان من هیوای کاتێکی خۆشتان بۆ خواستم